سوپایەک بەبێ چەک شەڕ دەکات و جەنگێکی وێرانکرد بەبێ خوێن و ئاگر ئەنجام دەدات. ئەو سوپایە سوپای ئەلکترۆنیە. سوپای ئەلکترۆنی بە کۆمەڵە کەسانێک دەوترێت کە کار بۆ بەرژەوەندی سیاسی یان ئەمنی دەوڵەتێک یان حیزبێک یان کەسایەتیەک دەکەن. لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانی فەیسبوک، تویتەر، یوتیوب، ئینستاگرام، تیکتۆک و تێلگرام پێیجوەکاونتی وەهمی دروست دەکەن و شەڕی کۆمنت و بڵاوکردنەوەی پڕۆپاگەندە دەکەن. لە هێرشەکەیاندا بۆ سەر کۆمەڵگە سوپای ئەلکترۆنی هێرش دەکەنە سەر مێشک و ڕای گشتی بە هەڵەدا دەبەن و ژەهراوی دەکەن. And this is specifically the fourth generation of modern war, or what we mean by modern war. ویلیام بلین توێژەری ئەمریکی سوپای ئەلکترۆنی بنەوەی چوارەم ناو دەبات. ئەو توێژەرە ئەمریکە پێی وایە نەوەی یەکەم بەبێ چەک شەڕی دەکرد و پشتی بەهێزی پیاو دەبەست. نەوەی دووەمیش چەکی لە جەنگدا بەکاردەهێنا. ئەو توێژەرە دەژڵێت نەوەی سێم بۆ جەنگ پشتی بە فڕۆکە و موشک دەبەست. هەرچی نەوەی چوارەم و سوپای ئەلکترۆنیشە تێیدا چەک بەکار نایەت و کۆمەڵگە دەکاتە ئاماج بەبێ خوێن و ئاگریش بەڕێوە دەچێت. سوپای ئەلکترۆنی و وەزیرەکەی هیتلەر. دەوڵەت و حیزبە گەندەڵەکان لە جیهاندا بۆ شەڕکردن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و شێواندنی ڕایگشتی پشت بەوتە بەناوبانگەکەی یوزلیف گوبلزی وەزیری پرۆپاگەندەی هیتلەر دەبەستن کە دەڵێت درۆ بکە، درۆ بکە، درۆ بکە تا خەڵک متمانەت پێ دەکات. وەزیری پرۆپاگەندەی هیتلەر ئاماژە بەوەش دەکات ڕاگەیاندنێکی بێویژدانم بدەنێت، گەلێکی ناهۆشیارتان پێشکەش دەکەن. سوپای ئەلکترۆنی لە هەرێمی کوردستان. یەکێتی و پارتی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەهۆی لەشکرێک بندیوار بە سەدان پەیجی ساختەیان دروست کردووە. کاری سەرەکی ئەو پەیج و ئەکاونتانەش بڵاوکردنەوەی ڕقوکینەیە و ڕووپاکەندە و هەواڵی ساختەیە بۆ لێدان لە یەکتری و لایەنەکانی تر. کارێکی دیکەی سوپا ئەلکترۆنیەکەی پارتی ویکێتی شکاندنی نارەکانی دەسەڵاتە، بە تایبەت پارتی ئێستا لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان هێرشێکی بەرفراوانی بۆ سەر چەند پەرلەمانتارێکی کورد لە عێراق و هەرێم دەست پێ کردبوو. بندیوارەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان خەریکی چین. بندیوارەکانی هەرێم وێڕای ئەوەی بوونەتە بارگرانی بەسەر بودجەی گشتیەوە و زیانیان لە موچەخۆرانی ڕاستەقینە داوە. لە هەمان کاتیشدا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ڕێگەی پەیج و ئەکاونتی ساختەوە هێرش دەکەنە سەر نەیارانی دەسەڵات و بەجاش و خۆفرۆشیان ناو دەبن. بەشێکیش لە بندیوارەکان کاریان سیخوڕیکردنە بۆ دەستگا هەواڵگریەکان و چاودێری بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکەن لە ڕێگەی ئەو پۆستانەوە بڵاوی دەکەنەوە و ئەو کۆمنتانەشی کە دەینووسن. بودجەی گشتی پەیجە سێبەرەکان. پارتی ویکێتی لە ڕێگەی پەیجی ساختە و سێبەر کار بۆ ناشرینکردنی یەکتری و لێدان لە نەیارەکانیان دەکەن. دوای دەرکەوتنی کاریگەری تۆڕە کۆمەڵایەتیەکان حیزبەکان شەڕی خۆیان لە شەقامەوە گواستەوە بۆ سەر دیواری تۆڕە کۆمەڵایەتیەکان. لە دوایین راپۆرتی خۆیدا تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئاشکرای کرد 324 پەیج و 71 ئەکاونتی سەر بە دەستگای زانیاری یەکێتی داخستووە کە هەواڵی ساختەیان بڵاو کردوتەوە بە بەهای 27 دەفتەر دۆلار سپۆنسەریان ئەنجام داوە. زانیاری ڕۆژنامەوانیەکان و شارەزایانی بواری سۆشیال میدیا ئاماژە بۆ دەکەن پارتی لە پشت داخستنی پەیجەکانی یەکێتیەوەیە. بۆ داخستنیشیان پێشبینی ئەوە دەکەن بڕەپارەیەکی زۆری بە کۆمپانیای فەیسبوک دابێت. سزای خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان. بەپێی یاسای ژمارە 6 ساڵی 2008 پەرلەمانی کوردستان، یاسای قەدەغەکردنی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن، هەر کەسێک تۆڕە کۆمەڵایەتیەکان بە خراپ بەکاربێنێت ئەوە بۆ ماوەیەک بەند دەکرێت کە لە 6 مانگ کەمتر نەبێ و بە بڕێک پارە سزا دەدرێت کە لە 5 ملیۆن دینار زیاتر نەبێت، یان بە یەکێک لەو دوو سزایە سزا دەدرێت.
بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان. بە پێیامارەکان تەنیا تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە سەرئاستی جیهان لە کۆی 7 ملیار کەس زیاتر لە 2 ملیار بەکاری دەهێن. لە سەرئاستی عێراقیش لە کۆی 38 ملیۆن 20 ملیۆن کەس بەکاری دەهێن. لە سەرئاستی هەرێمی کوردستان لە کۆی 5 ملیۆن کەس 2 ملیۆن کەس فەیسبوک بەکاردەهێن. کاریگەری تۆڕە کۆمەڵایەتیەکان. لە دوای ساڵی 2011ەوە کاریگەری تۆڕە کۆمەڵایەتیەکان زیاتر دەردەکەوێت و ڕۆڵی سەرەکیان لەسەر هەڵدانی خۆپشاندانەکانی وڵاتانی عەرەبی بینی کە چەندین دیکتاتۆری وەک حوسنی موبارەک و قەزافی و بن عەلی لە دەسەڵات دوور خستەوە. لە ساڵی 2016 لە کاتی کودەتاکەی تورکیا بۆ لە ناوبردنی دەسەڵاتی ڕەجەب تەیب ئاردۆغان تۆڕی کۆمەڵایەتی پشکستی بە کودەتاکە هێنا. ئەمەش دوای ئەوەی ئەردوغان داوای لە خەڵک کرد بڕژێنە سەر شەقامەکان و پارێزگاری لە حکومەتەکەیان بکەن. دوای کاریگەری بەرچاوی تۆڕە کۆمەڵایەتیەکان دەوڵەت و حیزبە گەندەڵەکان دەستیاندایە دروستکردنی هەزاران پەیج و ئەکاونتی ساختە بۆ شێواندنی ڕایگشتی و ئێستاش لە هەرێمی کوردستان پەیجی ساختە تۆڕە کۆمەڵایەتیەکانیان تەنیوە و بۆ بەلاڕێدابردنی ڕایگشتی بەکاردەهێنرێت. لە بەرامبەریشدا بەشێکی زۆر بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان تووڕەیی خۆیان لە دیوارەکانیان خاڵی دەکەنەوە و لە ڕێگەی هاشتاگی جۆرا و جۆر دەژی پەیجە ساختە و سێبەرەکان دەوەستنەوە. لە کاتێکدا گەلی کورد ڕوبەڕووی چەندەها گرفتی دارایی و ئابووری و تەنگەشەی کۆمەڵایەتی و ئابووری بۆتەوە و بەڵام بێگوێدانە و کێشانە پارتی و یەکێتی جگەلەوەی کە چەندەها کەناڵی ئاسمانی و ڕەسمی و سێبەریان هەیە بەڵام بەوەشەوە نەوەستاون بەڵکو بودجەیەکی زۆریش بۆ شەڕی ژێربەژێری ناڕاستە و خۆ تەرخان دەکەن لەسەر حیسابی خەڵکی کوردستان.